ئەوەی کە ئێستا ئێمە بۆتان باز دەکەم تاوان لە بەشی دووەمی هەمان کتێبیەوەی میتافیزیکای یاکاری بناغەدانانی میتافیزیکای یاکاری کانتە ئەوەی کە بەشی یەکەمیان یەکەم بە وردی لەو کۆرسەی پێشووە لەبارەیەوە دوێن بەشی یەکەم ئەومان پێ دەڵێ کە ئینسان بە پێی چ بنەمایەک بجوڵێتەوە ئەو کردەوانەی کە دەیکا کردەوەیەکی ئەخلاقی. ئێستا لەم بەشەی کە ڕەبتی بە مۆزوعی فۆرمێک لە فۆرمە سەرەتاییەکانی فکرەی نەتەوەیە کە ویش کۆمەلگای ئامانجەکانە لەم بەشە گرنگی لە بەشی دووەمیە ئەو فکرەی کۆمەلگای ئامانجەکان یا مەملەکەتی ئامانجەکان پێشنیار دەکا وەکو فکرێک و من بە بەرجەستەبوونێکی سەرەتایی فکرەی نەتەوەی دەزانم و دواتریش بەل لەو وەکو وتمان لای بنیتس باسی مەملەکەتی خوددا دەکا کە هەمان مەملەکەتە دوای کانتیشە و کاتە دەچینە سەر بیرکردنەوەی فێختەوە ئەو فکرەیە چۆن لە مەوزۆی نەتەوە بەرجەستە دەکا ئەو کاتە کۆمەلگای ئەگەر لای بنیتس کۆمەلگای مەملەکەتی خوددا هەبێت لای کان ببێتە مەملەکەتی ئامانجەکان ئەو کاتە لای فێختە و هێردەر و ڕۆمانتیکاڵمانەکان دەبێتە نەتەوە. ئەمانەش تەمان هەمووی ئەمە کاتێک کە باسی نەتەوە دەکەین لە بەردەم دوو شتین کارکتەری نەتەوەی یعنی ئەو شخصی کە شخصێکی نەتەوەیە لەگەڵ نەتەوە خۆیان کە عیبارەتە لە سیستەمێک کە پەیوەندی نێوان ئەو تاکە نەتەوەیانە ڕێک دەکا ینی تاکە نەتەوەیەکان کۆ دەکاتەوە لەگەڵێکە دەیان خاتە ناو پەیوەندیەکەوە بۆ ئامانجێکی دیاریکراو کە ئامانجی نەتەوەیە. ئەوەی کە لێرە مناوا بە دوایە دەچم و ڕەبتم کردو بە فکرەی نەتەوەوە ئەوەیە ئایا ئەو پرسیارەیە دەبێ ئەمە بکەین ئایا ئەو تاکە نەتەوەیە هەمان مۆنادەکەی لای بنیتزە و هەمان تاکە ئەخلاقیەکەی مەملەکەتی ئامانجەکانە ئەمانە هەموو یەکن بەڵام بە شێوازی جیاواز باسکراون جگە لەوەش دەبێ ئەو پرسیارش بکەین ئایا ئەو سیستەمەی پەیوەندی نێوان مۆنادەکان ڕێک دەخا لەگەڵ پەیوەندی نێوان تاکە ئەخلاقیەکانی کۆمەلگای ئامانجەکان ڕێک دەخا لەگەڵ ئەو سیستەمەی کە پەیوەندی نێوان تاکە نەتەوەیەکان ڕێک دەخا هەمان سیستەمە ئەگەر هەمان سیستەم بوو بە شێوازی جۆرا و جۆر گزارشتی لێکرابووە و کاتە ئەمە دەتوانین بڵین مەملەکەتی ئامانجەکان فۆرمێکە لە فۆرمەکانی دەرکەوتنی فکرەی نەتەوە. جا ئێستا ئێمە لە بارەی مەملەکەتی ئامانجەکانەوە دەدوین لەوانەکانی پێشووە باسی ئەومان کرد ئەو یاسایانەی کە هەن و دەبێت تاکێک ئیرادەی خۆی بخاتە ژێر حکمی ئەو یاسایانە ئەو یاسایانە چین و ئەو تاکەی کە لە ناو مەملەکەتی ئامانجەکانایە بە پێچی هەڵس و کەوت دەکا بە پێچی دەکەوێتە پەیوەندی لەگەڵ تاکەکانی ترا ئەوانەمان ڕۆشن کردەوە کە ئەو یاسایانە چۆن کۆمەڵە یاسایەکن عەقڵ دەرکیان پێ دەکا و کۆمەڵە یاسایەکی گشتی تەبیعین بە معنای بۆ معنایەکان باسی دەکات. تەبیعین یانی چی؟ یعنی ئەم یاسایانە خۆیان هەر لە ئەساسەوە هەن و یاسای گشتیشن وەکو چۆن لە یاسا تەبیعیەکان یاسای گشتین مەکان و لە هەموو مەکان و زەمانەکە لە هەموو شوێکات و شوێنەکە هەمان یاسان و هەمان حکمیان هەیە یاساکان و حکمی بوونەوەرەکان دەکەن بە هەمان حکم بە هەمان شێوە دەبێ ئێمە لە مۆزۆی ئەخلاقیشا بگەین بەو یاسایانە کە تاک لە هەر شوێنێک بێ لە ناو هەر کولتورێکا پەروەردە ببێ ئیرادەی محکوم بێ بەو یاسا گشتیە. ئەو بوو لەوانەی پێشووە بیرمان لەوە کردەوە کە ئایا یاسایەکی لەو جۆرە هەیە کۆمەڵە یاسایەکی گشتی لەو جۆرە هەیە کە بتوانین پیان بڵین یاسای هەم گشتگیر و لەمان کاتا یاسای تەبیعی یعنی کە دەڵێن یاسای تەبیعی یعنی ئەو یاسایانە هەمیشە هەن بەڵام ئەو یاسایانە لەکوێن چۆن دەرکیان پێ دەکرێت ئێمە جیاوازیمان
ئەو جیاوازیەمان باس کرد کە لە نێوان ئەو یاسایانەیە کە یاسەکانی ئەخلاق و تەبیعین و گشتگیرن گشتین لەگەڵ ئەو یاسایانەی حکمی تەبیعەت دەکەن و ئەوانیش گشتگیرن. باسی ئەومان کرد کە ئەم یاسایانەیان دەبێ ئینسان خۆی هەوڵ بدا دەرکیان پێ بکە. ئەوانە ئەو یاسایانە چۆن یاسا گشتیەکانی تەبیعەت لەناو تەبیعەتە حازرن و لە حاڵەتی جێبەجێبوونان، یاسا ئەخلاقیەکان لە حاڵەتی جێبەجێبوونان نین. یاسا ئەخلاقیەکان دەبێ ئیرادەیەک، ئەو ئیرادە ئینسانیە لە هەموو حاکمەکانی تر ئەو یاسایانەی تر کە حکمی دەکەن خۆی پاک کردبێتەوە، ئامادەگی پێیا کردبێ تاوەکو ئەو یاسایانە یعنی حکمی ئیرادە بکەن. بە معنایەکی تر بۆ ئەوەی ئەو یاسایانە لەناو ئێمە تەبەن ئەم یاسایانە دەبێ ئەگەر ئاوا بێت یاسای هەمەکی بن و یاسای تەبیعی بن و ئەو یاسایانە بن کە هەر هەن ڕەبتیان بە زەمان و کات و شوێنێکی دیاریکراوەوە نییە، ڕەبتیان بە کۆمەلگایەکی دیاریکراوەوە نییە و ئەمانە هەن و هەل لە یەکەم مرۆڤەوە تا ئاخر مرۆڤ هەن. ئەم یاسایانە کاتی ئێمە دەرکیان پێ دەکەین و لە هەموو شوێنەکان یانی چی؟ یانی لەژێر کاریگەری کولتور و ئەوەی کە کاتیە لەژێر ئەو کاریگەری ئەوانانیە و ئەمانە بەردەوام لەناو وجودا هەتا ئینسان هەبێ ئەوانیشان حتما ئەمانەش لەناو ئینسانن، بەڵام لەکوێی ئینسانان چۆن دەرکیان پێ دەکرێت؟ ئەمە لەوانەیە پرسیارێک بێ بە خیاڵمانە باشە ئەم یاسایانە لەکوێن؟ بێگومان کاتی ئەمە کە دێینەوە شوێنە باس لە ئەو یاسایانە دەکەین کە دواتر بە بەرجەستەبوونێکی واقعی لەناو مادا شێوە دەگرن و دەردەکەون و حکم دەکەن، شتانێگەیە ئێمە دەتوانین بیری لەکەینەوە بۆەوەی ئەوە ساخکەینەوە کە پەی نەبردنی ئێمە بە یاساکان علاقەی بە ئێمەوە هەیە، پەیوەندی بە ئێمەوە هەیە، پەیوەندی بەوە نیە کە یاساکان لەناو ئێمانی، ئەوە ئێمە نی بۆیە دەرک بە یاساکان ناکەین. ئەمە چۆن ئەمە ئاوایە؟ ئەمن هەر نمونەی هەموو جارێ دێنمەوە کە نمونەیەکی زۆر سادە و وازەحیشەوە هیگڵی زۆر پشتی پێ دەبەسێ لە هەندێک شوێنە بۆ ڕوونکردنەوەی هەندێک مەسەلە. نمونەیە و تۆوی ڕوەکەی کە تۆ دەیچێنیت ئەم تۆوە شتێکە هیچ شتێکی تیان ئەگەر بێت و بیت لە ڕووی هەستەکیەوە شی و شیتاڵی بکەیتەوە هیچ لەو فۆرم و شتانە نابی، ناتوانی یاسای گەشەکردن و دەرکەوتنی بوونی ئەم درەختە لە ڕێگەی تۆوەکەوە تەحدید کرد و دەبێ ئەم یاسایانە بەرجەستە ببن لە مادەکە جا تۆ دەیانزانی و ناشتوانی بە هیچ وەسیلەیەک لە وەسیلەکان تۆ بچیتە ناو تۆوەکەوە بزانی ئەرێ ئەو یاسایانە دەکەونەکەوە. وفعلا منطقەیەک لێرەوە تێدەگەن منطقەیەکەیە کە منطقەیەکی میتافیزیکیە بە هیچ شێوەیە ئەوەی هەستەکیە ناتوانێت پێ بدە و هەیە و ناتوانین ئینکاری بکەین کە نییە. کاتێک ئێمە دەتوانین ئینکاری ئەوە بکەین کە ئەو منطقە نییە ئەگەر بێت و ئێمە لەناو ئەو مادەیە کە ئەو یاسایانەی تایە و نازانین لەکوایە بتوانین هەموو یاساکان تحدید کەین لە ناویان، یعنی لەناو بڵێن بۆ ماوە زانیە کۆمەڵە شدن لە ڕاستیە ئەمانە لە دەرەنجامی ئەوە تۆ دەڵێ ئەمە ڕەبتە بەوەوە چونکە ئەمە بەرجەستە بووە، ئەگەر بەرجەستە نەبێ تۆ ناتوانانی هیچ ڕەبت بکەی بەیچەوە. بۆ نمونە دابنێن تۆوێکەیە ئەم تۆوە هیچتا نەڕواوە تا تۆ بزانی چیە و چی نییە، تا بڵێ فلانەشت ڕەبتە بە گەڵاکانیەوە فلانەشت ڕەبتە بە فلانەشتەوە. تەسەور ناکەم لە هیچ تاقیگەیەکە ئەم تۆوە کە هیچ تاکو نەڕواوە خۆی ئاشکار نەکردووە هیچ زانستێکی جینات بتوانێت دەرک بەوە بکە کە ئەم تۆوە کاتێ دەبێ بەڕوەک چی لێ دێ و ئەمە دەرک پێ ناکرێت.
لراسيا أوي كدركي في دكري أوي كدبيت ودواتي ورب الدكري بوالي دس لما دم أو شتكي بس ده يعني لموضوعي أو أنا لموضوعي فاسد بوني اشتكانا درك بوشت أنا دك كروكك فاسد دكان درك بوناك كروكك تكوين دكان لبروا بما نيو نما نيو منطقية كي ميتافيزيكي ناهستكي هي كلبيك وملا شت هالجراوة والتحكم بجياني زين دورة كان دكان باش بونيان بخلقت يعني بويك دينا بونيان تحديد دكا لنا واقع لما ودتوانين بلين كوملا ياساشن لنا إنسان كان طبعا أما الإنسان شا زور واضح ترى برسياري أوي زمان أم زمان أنا لكيو هاتو زمان ناسي تايسا جوابيكي واضحين يبون بوشي چونك برواي باو حسابي أوي نكدو كمنطقيكي لو جوارا هيا كياسا زماني كاني دياي لبرا ودو تصور جيجاد وزدبيكي كان في وايا أما هردو كان بيان وايا أم زمانا لدروا وردگيري يعني مروب لدروا أم زماني وردگيري بيري لو أنا كردوته بيريان لو أنا كردوته كأم ياسا زمانيانا هل لنا طبيعتي أو ملتا وجود يعني هي أجر أواب وردي لموضوع زمان وكلتور وأنا أبرين أجر يا كم إنسان هبي أو يا كم إنسان لنا طبيعتي يا كم إنسان همو أويك يستاهيتي إنسان بزمان كانوا قرانيا كانوا بهموش تكانوا بوني هبوا بوني كي بيشيني هبوا فكا قربوني كي بيشيني نبي دبي بلاي لدرو وري قرتوا كبلاي لدرو وري قرتوا دبي لكم شلون كي ورقرت به لا إنساني ورنا قرت به أي ده لإنساني ورنا قرتوا دبي لا شيء وري قرتوا لا بالندو تيرو كيورو أو شانن أو قري معناه زمان ك باسي بيدابوني زمان دك على أساس زمان مروفيا كم جال لدنجي بالندو أو شانوا زماني داهنا لكاتك الزمان يا مسيري دكين بداية ترين زمان أو ككومالجاي كي زود بداية زمان بكارديني أولوسين سيستمي هي أما شيء دقيقة أو دقيقة أمانة لمنطقية كي ناو إنسانها لزمانه كي دياري كراوا ديانا درو دركو دكان أمانة بوشي أنا وبو أمي أنا وكا بوني ياسا أخلاقي كان أو ياسا قشتيانا لناو عقلي إنسانا بنا مكان يعني هي فور مكان شان لناو طبيعتي إنسانا كان هي بلام أو إيمين نكوتينتا أو دوخي تاوكو ياسا كان در بيبكي نزانا موكو چوايا وكو وايا تو وكديا هیچ تاكو زمينت بو ساز نكردوا تاوكو أو ياسا يعني كتيايا هن وهو فورمانيتيا يعني بين لنا مادة كابر جسبن تو تغذير نكردوا مادة بينا داوا إلا شيء برد سبيل تو باكد نكردوا تو لا شتاني كي ترك حكمي دقا يعني هنا نكردوا أوي أو شتاني كلا دورو برياهن أو خوراكي أو دخون أمانة درنك يشاو باكد نكردوا تو كاتك إرادة يعني تاكشتك بو أوي أو يا سيانا درك يبكين أوي كإرادة لجر حكمي ميلكانو آرزوكانو أواني كشتي جزئي نسبين بيت دري كهات الدري وكات الدرك بياسا قشتك عندك طبعا اللي رمن دشمنا وبابتك ضرورتي ياساي قشتي لكيوية بو إنسان للاي إنسان ياساي قشتي ضرورة طبعا اگر هاد بشكلك ساده بيركينو فكرة ياسالك هو هاتو يعني أساسي أويك يا مدلن با ياسايكي قشتي دانين همومان خومان دايني بلام همومان بيريو بكين أما لك هو هاتو بوشي اگر بيتو إنسان كان هموي بيريو همان ياسا بكن اگر ياسا كشنا معقول بيه هرشيا هلا لا إنسان كان مقبولا على ما دام أو بيروي دكا منيش بيروي دكا ما دام هموي بيروي دكا أو مقبولا كواتا جورك لقبول هي بو أويكا قشتيا هذا وش هو دليل لقل
عامێ بڕۆشانێ ئەوەی کە ئەو تەسەورێکە لەگەڵ گشتابە ئەم لەگەڵ گشتابە ینی گشتە چی کرد تۆش بیکە تەوان ئەم مەیلە بۆ یاسای گشتی لە ناو ئینسانە لە ئەساسا مەیلێکی عەقلیە بەڵام زۆر ئیستیغلال کراوە ئەمە وای کردووە کۆمەڵێ یاسا خەڵک داینێ نەک ئەو یاسایانە بن لە یاسای جوزئین خۆیان بەڵام کراون بە یاسای کولی کە کران بە یاسای کولی بەوە دەکرێن بە یاسای کولی کە خەڵک هەموو ئیجبار دەکرێت بیانکە کە خەڵک هەمووی کردی ئەو یاسایە دەکەن بە یاسایەکی کولی لە کاتێکە ئەم یاسایە لە خۆیان یاسایەکی گشتی و کولی نییە یاسایەکی جوزئیە مەیلێکی تایبەت دایڕشتووە یعنی ئەم یاسایە یاسایەکی بەشەکی و شەخسیە لەبەرەوە شیاوی ئەوە نییە ببێتە چی یاسایەکی گشتی بۆ نمونە ئەو عادات و تەقالید و نەریتەوە یاسایانەی کە کۆمەلگایەکی عەشایری هەیەتی ئەمانە ئیمکانی ئەوەیان نییە ببن بە یاسای گشتی بەڵام گشتێکی دیاری کراو پەیڕەوی لێ دەکا بەمە چی کردووە یاساکەی گشتی کردوێتەوە بۆ نمونە لە ناو یەزیدیەکانە کۆمەڵە یاسای نەریتی تایبەت هەیە ئەم یاسایانە بۆ یەزیدیەکان خۆیان یاسای گشتین بەڵام ئەم یاسایانە بۆ ئەوان گشتین بە نسبەتی میلەتێکی ترەوە ئەم یاسایانە وەکو گشتیە قبول ناکرێت مەذهەبە دینیەکان کۆمەڵێ یاسای خۆیان هەیە ئەم یاسایانە لە بەشکلێکی جوزئی گشتی دەکرێنەوە بەڵام ئەمانە نابنە ئەو یاسا گشتیانەی کە هەموو مرۆڤایەتی قبولیان بکەن بەڵام گشتیەتی یاساکان ئەو هێزە دەدا بە یاساکان کە مرۆڤەکان وەکو یاسایە کە بە ئازادانە قبولی دەکەن قبولی بکەن ئێمە چۆن بگەینە ئەو یاسا گشتیە ڕاستەقینانەی کە لە خۆیانە گشتین ئەگەر بێت و خەڵکێکیش پێڕەویان نەکات یعنی بۆ نمونە ئەو ڕێو ڕەسم و یاسایانەی کە گروپێکی وەکو یەزیدیەکان یا گروپێکی وەکو فلانە یا گروپێکی وەکو فلان پەیڕەویان دەکەن لە ناو خۆیانە ئەم یاسایانە لە خۆیانە گشتی نین لە ڕاستیان یعنی ئەوەی کەوا دەکا ئەگەر بێت و خەڵکیش هەموو قبولیان کە یعنی هەموو خەڵکیش قبولی کە ئەم یاسایانە هەر لە خۆیانە یاسای گشتی نین و لە ڕێگەی هێز و مەسلحەت و کۆمەڵە شتەوە مەگەر گشتی بکرێنەوە یعنی ئەوەی وا دەکا کۆمەڵە یاسای دانراوی وەزعی گشتی بکرێتەوە ئەوە یا مەسلحەتێک گشتی دەکاتەوە یعنی گشتی بوونەوەکەی جۆرێکە لە جەبر و ئەوەی کە ئەو یاسا گشتیە پەیڕەو دەکا هەز ناکا یاسایەکە کە گشتیە و هەست بەو کولیەتە ناکا کولیەتە تەبیعیەی کە لە یاساکە هەیە ئەی چۆن بگەین بەو یاسا گشتیانە کان تەبەن هەوڵ دەدا بگا بەو یاسا گشتیانە تەبەن ئەو یاسا گشتیانەی کە هەن نابێ بە هیچ شێوەیەک ڕەبتیان بە مەسلحەت و مەیل و ئارەزوەکانەوە هەبێ ئەگەر ئێمە ملاحەزەمان کردبێ ملاحەزە بکەین دەبینین ئەو یاسایانەی کە گروپێک لە گروپەکان وەکو یاسای خۆیان پەیڕەویان دەکەن ئەو یاسایانە ڕەبتن بە چیەوە ڕەبتن بە مەساڵحەوە بە بەرژەوەندیەکان و بە حاجیاتێکەوە کە حاجیاتەکە حاجیاتێکی ئەوەندەی حەیوانی ئینسانی نییە یعنی بە معنایەکی تر ئەو یاسایانە پەیوەندی یاسای پەیوەندی ڕێخستنی پەیوەندی نێوان ڕۆحە ئینسانیەکان نین یاسای ڕێخستنی پەیوەندی مڵکەکانیانە یاسای ڕێخستنی ئەو شتانەیە کە بۆ بژێوی ئەو پێویستن لە ژیانە بۆ نمونە یاسای ڕێخستنی پێداویستێکی سروشتی وەکو جنس ئەمە یاسایە کە ڕەبتی بە
ئارەزوەکانەوە هەیە و ڕەبتی بە مەوزوعی مانەوە و ڕەبتی بە یعنی ڕەبتی بە شتێکەوە هەیە کە لە حیوانیشە هەیە یعنی دانانی یاسایەکە بۆ ئەوەی کە لەناو ئێمە حیوانیە کەواتە دەبێت ئەو یاسایی کە هەیە کولیە نابێت ڕەبتی بە چێوە هەبێ بەم مانتقەوە هەبێ بەم دەیکەواتە ئەو یاسایانە بۆ کێ خۆیان ئاشکا دەکەن بۆ ئەوانە ئاخۆیان ئاشکا دەکەن کە ئیرادەیان ویستیان پاک بوو بێتەوە لە هەموو ئەو مێل و ئارەزوو شتانەی کە لە دەرەوەی خۆیان یعنی لە مەوزوعی مڵکیەت پاک بوو بێتەوە ئەم ئیرادەیە ئەی لەکوێوە ژەمە دەبێت کاتێک کە ئامانجی ئەم ئینسانە لە ئامانجێکی جزئی و بەشەکیەوە دەگۆڕێ بۆ ئامانجێکی کولی ئەو کاتە ئینسانی بوونی ئینسانەکە دەبێت لە خۆیان دەبێتە چی دەبێتە ئامانجەکە کاتێک ئێمە ئەو یاسایانەی تر کە ئەو پەیوەندیانە ڕێک دەخا لە ڕاستیە ئامانج لەم یاسایانە چییە بەدەستێنانی شتێکە کە لە دەرەوەی ئینسانیەتی ئێمەیە بەڵام کاتێ ئینسانی بوونی ئینسان دەبێتە ئامانج ئەو کاتە کۆمەڵە یاسای تر دەردەکەون کە ئەو یاسایانن بۆ هەموو مرۆڤێک یاسای چین یاسای شیاوە و دەگەین بەو یاسا گشتیانەی کە هەن ئەلێرە سێشت هەیە بالەیەکی جاکەینەوە پێشتریش لەوانەیە هەر جامان کردبێتەوە بەڵام لێرە بۆ دیاریکردنی ئەو یاسایانە دەبێت جارێکی تر جاکەین ئێمە وەکو ئینسان شتانێکمان هەیە پەیوەندی بە ژیانی مادیەمەوەیە بۆ نمونە بوونی خانوویەک کە من تایە ئیسراحەت بکەم ئەمە ڕەبتی بە ژیانی مادی من هەیە ینی ڕەبتی بە حاجیاتی مادیانەی منەوە هەیە هەندێک جۆرێکی تر لە حاجە هەیە کامان حاجەیەکی مادی نییە بەڵام عەقلیش نییە یعنی ڕۆحیش نییە لەو بینایە لە بینی عەقل و ڕۆحایە ئەم جۆرە لە حاجە چییە حاجە سروشتیەکان حاجە سروشتیەکان یعنی ئەو شتانەی کە ئێمە مەیلێکی غەریزیەکان نا تاوان غەریزیەکانی شەر دەکەوێتە ناو ئەوەی کە مادیە چونکە تۆ لە ڕێگەی ئەمەی غەریزیە دەتەوێت بوونی مادی خۆت بێڵیتەوە بەڵام ئەوەی ئیستاتیکیە ئەوەیان ئیلاقەی بە مانەوە نییە ئیلاقەی بە شێوازی مانەوە هەیە ئەوەی کە ڕەبتی بە زەوق و میزاجەوە هەیە یعنی بۆ نمونە بەرهەمە هونەریەکان مۆسیقایە گۆرانیە ئەوەی کە ڕەبتی بە مانەوە هەیە کە ئینەکەی بڵین ئەوەی کە دەداتێ حاجاتی مادی تێر ناکات جۆرێکی تر لە حاجە لە تۆ تێر دەکا کە مادی نییە حاجەیەکی سروشتی و ئیستاتیکیە ئەوانەی کە ڕەبتی بە زەوق و سەلیقەی ئینسانەکانەوە هەیە گروپە جیاجیاکانەوە هەیە بۆ نمونە هەر لە زمانەکانە نمونەت بێنینەوە ئێستا ئێمەی کورد بە کۆمەڵە زمانی جیا قسە دەکەین بۆ ئەم زمانە جیایانە ئەم زمانە جیایانە خۆ دەکرا یەک زمانیش بێ ئەیش ناڕوا بە یەک زمان عەلە ئاساس بە یەک زمان ئیش باشتر دەڕوا ئەی باشە ئەگەر بە یەک زمان ئیش باشتر دەڕوا ئەم هەموو زمانە بۆ ئەم زمانانە ئەوەی کە بەرهەمی هێناون لە ڕاستیە بۆ بەڕێوەبردن نین ینی ئەوەی کە وای کردووە ئەم زمانە جیاوازانە هەبن و بەردەوامیش بن ئەوە نییە کە ئێمە بە زمان ئیشمان دەڕوا ینی زمان وەسیلەی بە دەستخستنی ئەوە نییە کە مادیە لە ڕاستیە ئەگەر زمان تەنها ئەمە بواە چی دەبوو ئەو کاتە ئینسانەکان بە درێژایی ئەو تاریخە هەوڵیان دەدا چی بکەن جیاوازی زمانەکان نەیەڵن و زمانێکدا هەبێت ئەو زمانە هەموو کەسێ
قسەی پێ بکات. تەبەن زمان هەر وەکو مۆسیقا و گۆرانی وایە. ئێستا ئەوە بیرکەنەوە لە ناو دنیا یەک جۆر لە لەحن و یەک جۆر لە مۆسیقا هەبوایە، دا بنێن هەر سیاچەمانە هەبوایە، دەبوو کاتێک کە ئێمە ئاوا بیر دەکەینەوە هەر ئاوا بیر بە هەلسێ، یعنی هەستکردنێکی خێرە دەرک بەوە دەکەین نابێ هەر سیاچەمانە هەبێ، یعنی ئەگەر بێت و تەنها ئەو کولتوری گۆرانی هەورامان لە ناو دنیا هەبوایە نەدەبوو. بۆ نەدەبوو؟ ئەی بۆ ئەم هەموو کولتورە ئینسان پێویستی چێ پێیان؟ لەبەر ئەوە ئەمانە بۆ هەموو چونکە هەر یەکەیان ربطە بە تەبیعەتی ئەو میلەتە و میزاجی ئەو میلەتەوە و ئەوە دەتوانێت ئەو مۆسیقایە دەتوانێت بوونە مۆسیقیەکەی ئەو بخاتە ناو ژوورەوە. بۆچی؟ چونکە لەوەوە هاتووەتە دەری، یعنی هارمۆنیا هەیە لە بینی سروشتی گۆرانیەکە و سروشتی میلەتەکە. ئەمانە چین؟ ئەمانە هەن بە جیاوازی و بە کۆمەڵێش فۆرمی جیاجیە و ناشکرێنەوە بە یەک، و خەونی بەیەککردنیان زۆر بۆ لایانی هەر لە تەوراتەوە، لە تەوراتە هەیە خەونی بەیەککردنی زمانەکان و ئەم کولتور، یعنی ئێتر کولتور بە هەموو جۆرەکانیەوە، بە زمانەوە، بە ئەدەبیاتەوە، بە هونەرەوە، بە ئاینەوە، بە شتەکانی ترەوە. کەواتە حاجەیەکی ترمان هەیە ڕەبتی بە چیەوە نییە؟ بە جێبەجێکردنەوە نییە. ئێستا بۆ نمونە ئەگەر مۆزوعەکە جێبەجێکردن وایە، زمان تەنها وەزیفەی ئەوە وایە ئێمە قسەی پێ بکەین و بۆ ژیانی مادی خۆمان ئیشەکانمان جێبەجێ بکەین، ئەوە ئیتر پێویست نەدەبوو ئەم هەموو زمانە جیاوازانە. زمانێک کە کۆمەڵە ڕەمزە بۆ کۆمەڵەشت ئەوەندە بەس بوو، یەک زمان هەبێت و تەواو. بەڵام دیارە زمان حاجەیەکی تری ئینسان تێر دەکا بوونی ئەم زمانانەوە، بوونی ئەم کولتورانە، کە بەدەرە لە چی؟ لەوەی کە غەرەزێکی مادی هەیە. ئەمەیان چییە؟ ئەمە مەبەستێکی عاتفی و ئیستاتیکیە، ئەوەی کە ڕەبتی بە سۆز و مەسەلەی جوانی و ئەوانەوە هەیە. طبعا ئەم شوێنە ئیستاتیکیە منطقەیەکە لە نێوان ئینسان و حیوانە، یعنی منطقەیەکە لە نێوان ئەوەی لە ناو ئینسانە حیوانیە لەگەڵ ئەوەی لە ناو ئینسانە ئینسانیە. بەڵام کاتی ئێمە دێین سێری ئەو یاسایانە دەکەین کە لە ناو ئیستاتیکا و زەوقا هەیە، ئێمە یاسای گشتیمان دەست دەکەوێت؟ ئێمە لەوەی کە لە ناو مەساڵحایە یاسایەکی گشتیمان دەست دەکەوێت؟ یاسایەکی گشتیمان دەست ناکەوێت. بۆچی؟ چونکە جاری وایە جێبەجێکردنی یاسایەک لە مەسلحەتی کەسانێکایە و کەچی لە زەرەری کەسانێکی ترایە، کەواتە ناگەینە یاسایەکی گشتی. یعنی ئەوەی مادیە ئێمە تایە ناگەین بە یاسایەکی گشتی شیاو کە لە خۆیان گشتی بێ. ئەوەی کە بابەتی حاجە مادیەکانی ئێمەیە و ڕەبتی بە مانەوەمانەوە هەیە، ئەمە لە ڕاستیان ناتوانین بگەینە یاسایەک کە یاسایەکی گشتی و عادلانە بێ. بۆچی؟ چونکە ئەم یاسایە کاتێ جێبەجێ دەکرێت وەکو وتمان لە مەسلحەتی هەندێکایە و لە زەرەری هەندێکی ترایە. ئێستا و یاسایانەی کە لە ناو دەوڵەتەکانە هەمووی بۆ ڕێخستنی چییە؟ ئەو ژیانە مادیەیە. ئەی باشە ئەو یاسایانە لە قازانجی لە گژیانتیانێ لە ڕووی مەساڵح هەواگەرێمە لەیەکی بینەوە، نەگەر هەموو جارێ، نەگەر ینی زۆربەی کات هەموو جارێ ئەم یاسایانە کە جێبەجێ دەبن لە زەرەری هەندێک و لە قازانجی هەندێکی ترە. بۆ نمونە یاسای زەریبە لە ئەوروپا لە زەرەری دەوڵەمەندەکانە و لە قازانجی فەقیرەکان.
لزرري دولة منكانة لقازانجي فقيرة كان كواتل اللي رأي أما ناتواني چی بكين بقينا ياسايكي قشتي ناتوانين بقينا ياسايكي قشتي يعني كواتا أوي ربطي بمصالح مادي إما وهي كربطي بمعنوي إما وهي لنا وجانا اللي رأي أما ناتوانين بقين بياسايك كياسايك بيه بو هموان أمان شد بيه ليك جيت يا دروز نبي هر اوش الرازي بونكي تو برانبر بياساي او ياساياني كربتي ببجوي انسان كان وهي هرگيز نيتاراو بوشي چون كامشا او ياسايانا بهر جوري جبجان كي بو خلقك زرره بو خلقك قازانجا وناكري ام ياسايا بو هموي قازانج بيت كواتا ياسايكي قشتين بابين سر اويكا سروشتير ميلي استاتيكي اما بو اشتكان يعني او شوازي كاما حزي بيدكي اويكا جروبك حزي بيدكا جروبك كتر حزب بشوازي كتر دكا من دتوانم بكو مناو هارمونيا ولا قل فلانه گۆرانی و مۆسیقا بەڵام ناتوانم ئەو هارمۆنیایە لەگەڵ فرانک گۆرانی و مۆسیقای تر پێیاکەم ئەم گۆرانی و مۆسیقایە دەمخاتە ناو سەماوە بەڵام ئەوی تریان نامخاتە ناو سەماوە ئەم گۆرانی و مۆسیقایە دەتوانێم بمخاتە ناو سەمایە کە ئەو سەمایەیە خۆم دەمەوێت کە من تایایتە تەواو ئازاد دەبم چونکە سەماکەی خۆمە بەڵام ئەو گۆرانی و مۆسیقای تر ناتوانێت بخاتە ناو ئەو سەمایەوە کە سەماکەی خۆمە من بە ئاوازەکانی ئەوی تر دەکەومە سەماوە سەمایەک دەکەم کە سەمای من نییە سەمای کێیە سەمای ئەوی ترە ئەلێرا مەبدەیەک هەیە کە ئەویش مەبدەئی سازیە چی سازە لەگەڵ من و چی ناسازە لەگەڵ من لە بەرهەمە ئیستاتیکیەکانە ئەم بنەمای سازی هەیە و وەکو پێشتر باسم کرد مۆزوعی جیاوازی زمانەکان ئەم زمانانەی کە ئەم زمانە هەموو زمانە جیاوازە هەیە ئەوەی کە ڕێگرە لە بەردەم ئەوەی زمانەکان ببنەوە بە یەک ئەو جانێبە ئیستاتیکەی زمانەکانن یعنی پێداویستی ئیستاتیکی لە زمانە وا دەکا یەکبوونی زمانی نەیەتە ئاراوە ئەم هەموو زمانە جیاوازە پێویست من هێشتا ئینسان هەر پێویستی بێ و هەر پێویستیشی دەبێت و خەو بینن بە زمانێکی جیانیەوە کە هەموو ئینسانەکان قسەی پێ بکەن و واز لەم زمانانەی خۆیان بێنن ئەمە خەونێکی تەوراتیەوە وەکو باسم کرد خەونێکی خورافیە لە ڕاستیە ئەمە دەبێت ڕێک حاجەی ئیستاتیکی لە ناو ئینسانە لە دەرکێشی اینجا ئیمکانی ئەوە هەیە بتوانی تۆ شتێکی ئەوە بکەیت بەڵام کاتێک کە ئێمە دەین سێری ئەمە دەکەین ئەو کاتە چی دەبینین یاسایەکی کولی دەبینین گشتی حتمما یاسایەکی گشتی نابینین یاسایەکی جزئی دەبینین یاسایەکی ئیستاتیکی کە لە ئاوازێکە بەرجەستە دەبێت ئەمە لە مەسلحەتی منایە ئەگەر هاتوو لە سروشتی منەوە سەرچاوەی بێتبوو بۆ من کە دەڵێم لە مەسلحەتی منایە بە معنا مادیەکەینە سازە لەگەڵ منە بە معنایەکی تر ئەمە سازە لەگەڵ منە بەڵام ساز نییە لەگەڵ هەموو ئەوانی ترە مادام ساز نییە کەواتە لێرە ئەمە دەگەینە چی دەگەینە ئەوەی ئێمە شتێکمان نییە بە ناوی ئەو یاسایانەی کە یاسای گشتی لە ناو ئەوەی کە ئیستاتیکی ربطی بە زەوق و ربطی بە سازی و ربطی بە شێوازی ژیانکردنەوە هەیە کەواتە لە بەشی مادی ئێمە کە وتمان تیۆری نەتەوە تیۆرە کەی سەرەتا کە باسم کرد تیۆرە مادیەکە ئەوەی کە ناسیۆنالیزم پشتی پێدەبەستێ و ئینسان وەک
هیولایەک مادەیەک سێر دەکا بۆ ئەوەی سیستەمێکی تیا بەرجەستە بکە ئەوە ڕەبتی بە حاجاتی مادیەوە هەیە وتمانەوە ئەسڵ اینەکە بۆ کۆمەلگای پیشەسازی کە ڕەبتی بە وەدیێنانی ئامانجە مادیەکانی ئێمەوە هەیە ئەمە ناکرێت یاسایەکی کولی لێرە بدۆزینەوە بۆچی چونکە مەساڵح کاتی یاسایەک جێبەجێ دەبێ مەساڵحەکان دەکەونە ناو لێک دژیەوە ینی ئەم جێبەجێکردنیان یاسایە هەمیشە ناکرێت لە مەسلحەتی هەمووان نابێت یا لە زەرەری لە قازانجی گروپێکایە و لە زەرەری گروپێکی ترایە وە بنەما سروشتێکە کە لە وانەکانی پێشوە باسمان کرد لێرا جارێکی تر دەیبینینەوە ناکرێت ئەو یاسا گشتیا بەدەست بێنین لێەوە ئەی لە چیەوە ئەو یاسا گشتیە بەدەستێنی ئایا ئەو یاسا گشتیمان بەدەستێنە دەبێ واست لە یاسا جزئیەکان بێنین ئەو یاسایانەی کە حکمی زەوق و حکمی ئەوە دەکات لەناو ئێمە مادیە یعنی یاسا ئێستاتیکیەکان و یاسا پراگماتیکەکان ئایا ئێمە ئەگەر هەڵکشێن بەرەو سەر بەرەو عەقڵ و بگەین بە یاسایە کە گشتی بێت یعنی یاسایەک بێت لە زەرەر و مەسلحەت و زەوق و ئەوانە ڕەبت نەبێ بەمانەوە یعنی یاسایەک بێ لە جێبەجێکردنیە ڕەبتی بە زەوقی ئێستاتیکی ئێمە و ڕەبتی بە حاجاتی مادی ئێمەوە نەبێت ئایا یاسایەکی ئاوا چڕ ینی ئەوەمان لێ دەسێنێتەوە کە ئێستاتیکیە لەناو ئێمە و ئەوەمان لێ دەسێنێتەوە کە مادیە لەناو ئێمە یا ئەوەمان لێ ناسێنێتەوە طبعا گەیشتن بە یاسایەکی گشتی ئاوە ئەگەر بێت و نەفی ئەوە بکاتەوە کە لەناومانە ئێستاتیکی و مادیە ئەو کاتەویش دەست نادا بۆ ژیانێکی گشتی لە ڕووی عەمەلیەوە لە ڕووی واقعیەوە ئەم یاسایە هەرچەندە گشتیش بێ بەڵام وەدیهێنەهاتنەکەی چییە وەدیهاتنێکی ئەفسانەی ئەویش ئەلێرا دەبێت پەیوەندیە گەبێت لە نێوان ئەوەی شەخسیە لەگەڵ ئەوەی هەمەکی و گشتیە ئەوەی هەمەکی و گشتیە ئێمە تەنها دەتوانین بە عەقڵ دەرکی پێ بکەین کاتێکیش بە عەقڵ دەرکی پێ دەکەین کە ئێمە توانی بێتمان لە مەنتیقە مادیەکەی خۆمان ئیرادەمان لەژێر حکمی مەنتیقە مادیەکە و مەنتیقە تەنانەت ئێستاتیکیەکەش دەرێنابێ تاوەکو بتوان ئەو یاسایانە دەرکەون لەناو عەقڵا بۆ ئیرادە کە یاسای گشتی ئێمە چۆن دەگەین بە یاسا گشتەکان و ئەم یاسا گشتیانە زەرورەتەکان لەکوێوە طبعا وەکو پێشتر باسم کرد زەرورەتی یاسا گشتیەکان لە گشتیبوونیانەوەیە یعنی یاسا گشتیەکان بۆیە زەرورن لەبەرەوەی گشتین پێشترەوەم باس کرد کە ئێمە ئینسان مەیلێکی هەیە بۆ ئەوەی کە گشتیە بەڵام ئەم مەیلە بۆ ئەوەی کە گشتیە وتم شتانەگەیە کۆمەڵە یاسا هەن کە جوزئین ئەو دەیەوێت گشتیان بکاتەوە لە ڕێگەی سەپاندنەوە بەکارهێنانی هێز بۆ سەپاندنی ڕێوڕەسمێکی دیاریکا و سیستەمێک نەریتێکی دیاریکرا و لەناو کۆمەلگایەکە بەسەر کۆمەلگاکانی ترا لەکوێوە هاتووە ئەو مەیلە عەقڵەیە لەناو ئینسانە کە بۆ چیەتی بۆ یاسای گشتیەتی بەڵام خراپ بەکارهێنانی ئەم مەیلەیە و نەگەیاندنیەتی بە ئامانجەکەی خۆی یعنی بەکارهێنانیەتی وەکو وەسیلەیە ئستیغلالکردنیەتی وەکو وەسیلەیە ئەگەر ئێمە بیرکەینەوە سێر دەکەین مارکسیزم کاتێکە خۆی نمایش دەکا وا خۆی نمایش دەکا کە کۆمەڵە یاسای گردوونی و گشتی پێ تەمەن ئەم یاسا گشتیانە کاتێک کە هێزێک دێ دەیەوێت بیان سەپێنە ئیتر لەوە دەکەون کە یاسای گشتی بن هەر بەوەی کە بوون بە یاسای جەبری دەبنە یاسای گشتی نین ئەو کاتە کە بوون بە یاسای جەبری ینی ئەو مەبدەئاتێک شکێنراوە کە پێمان دەڵێ مەبدەئە گشتەکە هەموو ئینسانێک غایەتە لە خۆیان نابێتەوە بۆکو وەسیلەیە بەکاری بێنی بۆ شتێکی تر
لەبەرەوە قانونی دەرەکی کاتێک کە تۆ کەسێکی پێت ئیجبار دەکەیت جێبەجێکا ئەو کاتە ئەوت کردوێتە وەسیلە کەواتە چی شکاندووە قانونە گشتەکە شکاندووە کە پێت دەڵێ وا سەیری خۆت و هەموو ئینسانێک بکە کە غایەتە لە خۆی ئێمە چۆن دەگەین بەم یاسا گشتیانە ئێمە ئەو کاتە دەگەین بۆ یاسا گشتیانە کە پێویستمان بە یەکترینە بێت ئەی چی وا دەکات کە ئێمە هەست بکەین فعلەن کاینێکی کۆمەڵایەتی نین بەو معنایە کە دەوترێ ئینسان ئەگەر کۆمەلگا نەبێ ناژی ئایا ئەمە وایە لە ڕووی واقعیەوە لە ڕاستیە ئەمە وانە زانێ ئەمە لە ڕووی سایکۆلۆژیەوە وایە وەنا دەکرێت ئینسان فعلەن بەبێ کۆمەلگا بژی بەڵام ئەو شتانەی کە ئینسان داوای دەکا کە وەکو پێداویستیەکانی ژیانی ئەو نین بۆ مانی ئەمانە ینی ئەمانەیە وای لێ دەکەن کە بیر کاتەوە کە کاینێکی کۆمەڵایەتیە بە معنایەکی تر ئەمە یانەوە نا زەرورە ئینسان بە تەنیا بژی بەڵام زەرورە ئینسان بگاتە ئەوەی کە کاینێکی سەربەخۆیە و بگاتە ئەوەی کە هیچ کەس مەسئول نییە لەو تەنها مەسئولەتی خۆی لەناو خۆیەتی لەناو خۆیان غایەتە وە کەس بۆی نییە ئاراستەیەکە بە هیچ ئاراستەیەک وە خۆی مەسئولە لە بوونی لە ژیانی دایک و باوکیشی تەنانەت مەسئول نین لە ژیان و بوونی ئەو بۆچی چونکە ئەسڵەن ئەوان هیچ زانینێکیان بەرامبەر ئەم کاینە نییە کە لەوان دەکەوێتەوە منداڵ لە دایک و باوک دەکەوێتەوە بەڵام دایک و باوک هیچ زانینێکی لە بەوە نییە کە لەناو منداڵەکە یاڕوو دەدا بەوە نییە کە لەناو منداڵەکە دانراوە ئەگەر ئێمەم لە حەزە بکەین زۆر بە ئاسانی دەگەینەوەی کە ئێمە تەنیاین یعنی چی تەنیاین یعنی ئێمە لە ناو گەردوونە بوونمان بوونێکی سەربەخۆی ڕەپت نییە بە هیچ بوونێکی ترەوە ئەگەر تۆزیان لە خۆمان ڕامێنین هەست بەمە دەکەین کە ئێمە کائینێکی سەربەخۆی مکتەفی بەذاتین یعنی کائینێکی وابەستە نین تەبان ئەگەر وابەستە بین ئەو کاتە پێویستمان بە یاسا گشتیەکان ناوێت ئەگەر وابەستە بین ئەو کاتە لە هەر وەکو هەر شتێکی وابەستە کە لە ناو گەردوونە هەیە شتێکی فیزیکی ئێمە لەژێر حکمی یاسای فیزیکیەکانین یعنی چی یعنی ئیرادەی اختیار ئیرادەمان نییە ئیرادەی اختیار ئەو ئیرادەی کە کانت تەرکیزی دەکاتە سەر بوونی ئیرادە ئەوە دەگەیەنێ کە من تاکێکی سەربەخۆم لە هەموو تاکەکانی تر و لە هەموو شتەکانی تر بوونی ئیرادە ئەوە ساغ دەکاتەوە کە من ئامانجم لە خۆمە ئەلێرە ئینسان دەبێت بگاتە ئامەی کە وەکو ئەوەی لایبنیتس دەڵێ هەز بکە هەر خۆی و خوا لە ناوان گەردوونە هەیە ئەم دۆخە کە گەیشتە ئەوە دەگات بەوەی کە ئەو خۆی غایەتە لە خۆیە و وەسیلە نییە بۆ هیچ کەسێکی تر کە گەیشتە ئەوە ئەو ئیرادە ئازادە دەردەکەوێت کە گەیشتە ئەو شوێنە ئەو کاتە دەرد بە یاسا گشتیەکە دەکات کە دەرکی بە یاسا گشتیەکە کرد ئەم یاسا گشتیە هەر بۆ ئەو نییە بۆ هەر کایەنێکی عاقلی وەکو ئەوە کەواتە یاسایەکمان هەیە ئەوەی عەقلیە لە نێوان عەقڵەکانە ڕێکی دەخە پەیوەندیەکانیان ڕێک دەخە یعنی ئەو کاینانێک کە عەقلین پەیوەندیەکانیان بە یاسایەک ڕێک دەخرێت کە یاساکە یاسایەکی گشتیە کەواتە تەنها ئەو یاسایانە یاسای گشتین کە پەیوەندی نێوان عەقڵەکان ڕێک دەخەن ئەی کاتێککە ئینسان لەژێر حکمی عەقلانیە کەواتە ئەو ئینسانە دەرک بۆ یاسایانە ناکە و ئەو ئینسانە لەژێر حکمی ئەو یاسا هەمەکیانانیە ئەلێرا ئێمە دەتوانین ئەو پەیوەندیە بدۆزینەوە کە لە نێوان ئەوەیە کە شەخصیە لەگەڵ ئەوەیە
كقشتي طبعا أو كان باسي مملكتي خوادك مملكتي خوا لبيناسكيا باسي ودكا كأو مملكتي نظامي كتايا بو بيواندي نيوان أو تاكاني كأمانجن لخويانا وبو أم تاكانا وأو ياسايانش ياساي قشتي وهمكي وياساي طبيعيشن بو معنى أي كان ديلي يعني وكو أو ياسا طبيعية فيزيكيا قشتيانا وان كهر خويان بونيان هي في بونيان فيستيان بباساو نيا يعني ياساي داندراو نين ياساي قنيا كي مرة كوتبين لسريان برا كوتن يما باتفاق ياسا كمان دانا بيت يعني ياسايكي وضعي نيا أم ياسايا لناو بوني إنسان كان لناو عقل إنسان كان وإنسان لو دوخا دتوانێت دەرک بە یاساکان بکە و کە دەرکیشی بە یاساکان کرد ئەو کاتە ئەم وەک ئامانجێک پەیوەستە بەچێوە پەیوەستە ببیترەوە وەک ئامانجێکە گەیشتووەتە هەمان دۆخ و پەیوەستە بە یەکێکی ترەوە کە ئەویش لە خۆیان توانیوەتی بگاتە ئەو شوێنە و لە خۆیان بووە بە ئامانج یعنی بۆ بەو کائینەی کە نە قبوڵیەتی بکرێتە وەسیلە بۆ هیچ ئامانجی هیچ شتێکی دەرەکی نە قبوڵیشێتی هیچ ئینسانێک بکا بە وەسیلە بۆ ئامانجێکی خۆی کاتێک کە ئەم بنەمایە ساغ بوویەوە ئەو کاتە شتانەگەن وەسیلەن ئەوەی کە مادیەی تر چییە؟ وەسایلە کاتێک لە نێوان ئەم ئامانجانە ئەم مرۆڤە ئامانجانە پەیوەندیەکە دروست بوو بە پێی ئەو یاسا گشتیانە ئەو کاتە پەیوەندی ئەوەش کە وەسیلەیە کە شتەکانە نەک شەخسەکان ئەوەش خۆی بۆ خۆی بە پێی یاسا جوزیەکان کە لەژێر حکمی یاسا کولیەکانن دابەش دەکرێت و ڕێک دەخرێتەوە و بەبێ ئەوەی هیچ کێشەیەک بێتە ئاراوە بۆچی کێشە نایەتە ئاراوە چونکە هەر یەک لەو ئینسانانە لە ناو مەملەکەتی ئامانجەکانە ئەوەی مادیە نایکاتە ئامانج کە نەیکردە ئامانجانی چی یعنی لە هەر لەحزەیەکا و دەتوانێت دەستبەرداری بێت چونکە ئامانج نییە لەلای و ئەوەی ئیستاتیکیە ئەوە لەلای ئامانج نییە لەبەر ئەوە لەناو ئەم مەملەکەتە هەرگیز کێشە لەسەر موڵک و لەسەر سەپاندنی شێوازی خۆت و ئەوانە دروست نابێت بۆچی؟ چونکە ئەوەی کە ئەم حاجیاتانەی کە ڕەبتن بەمانەوە ئەم ئینسانە ئەمانەی نەکردووە بە ئامانج بۆچی؟ چونکە ئەمانە لە دەرەوەن یعنی ئامانجی ئەم مەیلانە لە ناو ئینسانە ئامانجێکی دەرەکێ لە ناو خۆیان ئامانج نییە تاکە شتێکە لە ناو خۆیان ئامانجە ئەوەیە کە دەکەوێتە سەرووی ئەوەی کە سروشتیە و ئەوەی کە مادیە ئەلێرا ڕەبت پەیوەندی دروست دەبێتەوە لە نێوان چی؟ لە نێوان ئەوەی کە لە ناو ئێمە جوزئیە لەگەڵ ئەوەی کە لە ناو ئێمە کولی و هەمەکیە کەواتە دەبێ ئەوەی کولی و هەمەکیە ئەوە ڕێک خاتەوە کە جوزئی و بەشکیە بەڵام چ کاتێک ئەم شتانە سەل دەبن ڕێخستنیان کاتێک ئینسانەکان ئەمانەیان نەکردووە بە ئامانج بەڵام کاتی ئەمە بوو بە ئامانجە و کاتە ئینسانەکەش لەسەری دەکوژێ و ئینسانەکان لەسەر ئەمە یەکتر دەکوژن هەر وەکو چۆن لەسەر سەپاندنی نەریتێکی دیاریکراو خەڵک دەکوژێ خەڵک سەر دەبڕێ کابرا خۆی دەتەقێنێتەوە بۆچی؟ چونکە دەیەوێت ئەوی تر ناچارکە بە نەریتێک کە ئەو لای ئەو مەیلی بۆ هەیە حکم یا لەسەر موڵکێکی دیاریکراو کەواتە ئینسانەکانی ناو مەملەکەتی ئامانجەکان ئەوەی مادیە ئەوە نییە کە لی ئەمانە کۆمەڵێک کائین بن پێویستیان بە هەناسەدان و نان خواردن و چوزانم ئەوەی کە ئێستاتیکێ نەبێت یعنی ئەمانە کە کۆمەڵێک کائینی ئەفسانەیی نین بەڵام کاتێک بوونی خۆی لەناو ئەم دوو ئامانجەی خوارەوە نابینێتەوە ئەو کاتە تەداولی ئەمەی کە هەیە زۆر ئاسانە ئەو کاتە ئەمە وەسیلەیە ئەمانە چی؟
هەمووی وەسیلەن تەنانەت شەواز وەسیلەی گەیشتنی فرمانە. یعنی تۆ فرمانێک دەتوانی بار شێوازەك لە شێوازەکان جێبەجێ بکەی، وەکو چۆن گوتنێک من دەتوانم بە چەند زمانێکی جیاواز بیڵێم. زمان چییە؟ زمان شێوازە، شێوازی گوتنە. گۆرانی حزنێکە تۆ دەتوانیت بە چەند شێوازێکی جیا دەری ببڕی.